لە چەند ڕۆژی ڕابردوو گروپی ڕابەمەبەستی گەیاندنی کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی لە سنووری قەزای چەمچەماڵ سەردانی بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کرد هاوڕێمان بەکرد حەمە حوسێن یەکێک لە ئەندامانی گروپی ڕا کە کارمەندی تەندروستیە لەلایەن بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ و بەڕێوەبەری کارگەری تەندروستی چەمچەماڵ و چەند بەرپرسێکی تری تەندروستیەوە بۆ لێپرسینەوە بانگ دەکرێت و هەڕەشەی سزادانی لێ دەکرێت لەلایەن بەرپرسانی تەندروستی چەمچەماڵەوە پەلامار دەدرێت و ئازاری جەستەیی دەدرێت لە کاتی بانکردندا کامێراکانی چاودێری لا دەبرێت و لە کار دەخرێت ئەوەش بەڵگەیە بۆ نیەت و مەبەستی خراپیان و ئەو ڕەفتارە دوور لە پرەنسیبی کارگێڕی و یاسای ئەنجام درراوە لێرەوە ڕای دەگەێنین سەرڕای تۆمارکردنی سکاڵای یاسایی لەسەر ئەوانەی سوکایەتی و دەستدرێژی دەکەنە سەر ئەندامانی ئەم گروپە لە هیچ کەم و کوڕی و کارێکی نایاسایی لە سنووری قەزای چەمچەماڵ بێدەنگ نابین و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین سزای ئەنجامدەرانی ئەو هەڵس و کەوتە نابەجێ بدەن ئێمە لەگەڵ کاقوبات کۆبوونێتەوە جێگری سەرۆکی حکومەت کۆمەڵی داواکاری خەڵکی ئەم شارەمان داوە پێی و داوامان کردو خزمەتی ئەم شارە بکرێ ئەویان پێ ناخۆشە و تەنانەت بەڕێوەبەری تەندروستی لەسەر ئەوەی ئێمە کۆمەڵی پرۆژەمان داوەتە وەزیر و داوامانێتە شخصی کاقوبات ئەڵێ من چۆن نێڵم ئەوە ببێتە دەستکەوتیەوە کاقوبات بێ هەر کەسی کە بێ من نایڵم چکە من خۆم شوێنی ئەو کەیسە کەوتم تۆ هەشتمان هاتوویتە سەر ئەم پرسە ئێمە داوای چیمان کردووە بەڕێزان ئێمە داوای جیازی سیدیسکانمان کردووە 10 ساڵە لەو شارەیە سیدیسکان نیە 150 هەشتای نەخۆشی ئەو شارەکە ئیحالا کرێ لەبەر نەمونی سیدیسکانە داوای جیهازمان کردووە بۆ MRI داوای جیازمان کردووە بۆ سنتەری گورچیلە یعنی ئێمە لە دەیان کۆبوونەوەیە ئەم داواکاریانەمان هەبووە هیچی داواکاری شخصی نەبووە ئەمانە هاتوون منیانمان کردوتە ناو بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ بەڕێوەبەری تەندروستی دوای و کۆمەڵی ئیهانە و قسە و کە من ئەدگوازم و نقڵتەکەم و وات لە یەکەم و ئەوانە لە ناو ژوورەکەیانە لە ناو ژووری بەڕێوەبەرە سەرڕایەوەی ئێمە کۆمەڵی قسەمان کرد لە سیاقی قسەیان تۆ قسە ئەەکەی شت ئەڵی باشە بێ احترامی کردووە بەرامبەرم وتومە تۆ بێ احترامی ئەمە قسەکەی من بووە بەڕێوەبەری کارگێڕی و بەڕێوەبەری زاتی هەساون دەستیان خستووەتە قورگی من